لە تەواوی قوتابخانەکانی سنووری سلێمانی زەنگی ساڵی نوێی خوێندن لێدرا و پرۆسەی خوێندنی ئەم ساڵ دەستی پێکرد. قوتابیان دڵخۆشن بە دەستپێکی ساڵی نوێی خوێندن و داوا لە مامۆستایان دەکەن ئەم ساڵ هاوشەوەی ساڵانی ڕابردوو بە بایکۆت تێنەپەڕێنن. من دەرچوون بۆ پۆلی شەر زۆر دڵخۆشم کە مەکتەب کراوەتەوە چکە مەکتەب وەکو ماڵی ئێمە وایە کە گەورە بووین لێ داهاتووە وا تا شتێکمان بۆ دابینەکە ئەتوانین داهاتوێکی ڕوونمان هەبێ. من زۆر حەزەکەم ببم بە دکتۆری گشتی بۆی حەزیش ناکەم کە بایکۆت بکرێ بۆی دەرسەکان بە جوانی بخوێنم و سەرکەوتوو بم لە مەکتەبە. وەڵا زۆر هەستم خۆشە و دەستخۆشیش لە مامۆستاکانمانەکەین و بەڕێوەبەرەکەشمان دەستخۆشی لە هەموو مامۆستایان و بەڕێوەبەرەکانمان ئەکەین کە قوتابخانەکەمان کرایانە. مامۆستایان دەڵێن ئێمە مەردانە هاتینەوە مەیدان و با حکومەتیش ئەم لە خۆبردووی مامۆستایان لەبەر چاو بگرێت و چیتر موچە و مافەکانیان زەود نەکات. بوێرانە هاتوینە توانێک کات ئەوانش بوێرانە کارەکانی خۆیان جێبەجێ بکەن ینی کە ئەو داواکارانەی کە پار و چەندین ساڵە نەک تەنها پار کە کردومانە ئەوان بتوانن ئێمە کە ئەم ساڵ بە بوێرانە قوتابخانەکانمان کردەوە ئەوان کارەکانمان بۆ جێبەجێکردن داواکارەکان ئێمەش ئەوەندە قورس نییە تەنها داواکاری مافێکی بنەڕەتی خۆمانە ئەوەندە قورس نییە نتوان بۆمان جێبەجێ بکەن هیوا خوازم ئینشەڵڵا ئەوانیش بێنەوە بە خۆیانە بەڕاستی وەکو ئێمە چۆن بوێرانە قۆڵماڵی هەڵماڵیوە بەم هەموو نەهامەتی و بێموچەیە ئەوانیش گوێمان لێ ڕابگن و بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژاوای سلێمانی دەڵێت پرۆسەی خوێندنی ئەم ساڵ سەر ڕای دواکەوتنی موچە و نیگەرانی مامۆستایان دەستی پێکردەوە و پشگیریشی بۆ داخوازیەکانی مامۆستایان خستە ڕوو. ئیشەڵا ساڵێکی پڕزانست و پەروەردەی بێ بۆ هەموو لایەک ئیشەڵا لە ئاستی تمۆحی وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانیە بێ ساڵێکی پڕزانست و زانیاریە بێ. پلە بەرزکردنەوە ڕبتی نییە بە ئێمەوە چکە ئیشی موچە و بوجە ئیشی ئێمە نییە بە نسبەت بایکۆتیشەوە مامۆسانی ناڕازی بەشێکن لە ئێمە خۆمان جا نەکردوێتەوە لەوان من دڵنیاتەکەمەوە ئەوان ئێمە بەجێ ناهێڵن لە پرۆسی پەروەردە ئەوان خەمینەوەی داهاتوی ئەم کۆمەڵگایانە. بەپێی ئامارەکان بۆ ئەم ساڵی خوێندن لە هەرێمی کوردستان 1,800,000 قوتابی بە سەرجەم پۆلەکانەوە دەستیان بە پرۆسەی ساڵی نوێی خوێندن کرد و لە سەرەتای هەفتەی ئایندەشەوە دەست بە پرۆگرامی نوێی خوێندن دەکەن. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.